بەخێربێن بۆ چانێڵی Learn&Explore. ڤیدیۆی ئەمڕۆمان بەشی دووەمی ئەپیسۆدی دووەمی Treasure Islandە. بە ئێستاش دەست پێ بکەین. The Last of the Blind Man. کۆتایی پیاوە نابیناکە. Moments later, 7 or 8 men came running towards the inn. چەند کاتێک یاخود چەند ساتێک دواتر یاخود چەند ساتێک تێپەڕی حەوت یان هەشت پیاو بەرەو ڕووی میوانخانەکە بەڕاکردن هاتن. In front, لە پێشەوە, there were 3 men holding hands. سێ پیاو هەبوون کە دەستی یەکتریان گرتبوو. Then, in the weak moonlight, پاشان لە مانگاشەوە کەمەکەدا یاخود لە مانگاشەوەکەدا کە مەبەستەوەی مانگاشەوەکە زۆر بەقوت نەبووە. In the weak moonlight, I could see that in between the other two was the blind man. ئەم توانی بیبینم کە لە نێوانی ئەم دوو پیاوەدا پیاوە نابیناکە هەبوو. واتە مەبەستەوەی کە ئەم سێ پیاوە هاتوون ئەو کەسەی کە لە ناوەڕاستیانە بووە پیاوە نابیناکە بوو. Go in, he cried. بڕۆنە ژوورەوە, هاواری کرد. Several men went to the door of the inn and finding the door unlocked, went inside. Several men, واتە چەند پیاوێک, went to the door of the inn. ڕۆشتن بەرەو ڕووی دەرگای میوانخانەکە. And finding the door unlocked, went inside. کە بینیان دەرگاکەی کرابووەوە یاخۆ دەرگاکەی دانەخرابوو, ڕۆشتنە ژوورەوە. 2 of them stayed outside with the terrible blind man. دوو کەسیان لە دەرەوە وەستان یاخود لە دەرەوە مانەوە لەگەڵ پیاوە نابیناکەیە. There was a moment's silence. چەند ساتێک بە بێدەنگی مایەوە. Then a cry of surprise. هاوارێکی سەرسامکەر یاخود لە کتوپڕێکێک هاواری کرد. And a voice shouting from the house, Bill is dead. و دواتر دەنگێک هات یاخود دەنگێک هاواری کرد لە ناو خانووەکەوە وتی Bill مردووە. The blind man swore. پیاوە نابیناکە جنێویدا. Look in his pockets, then find the chest, he cried. وتی look in his pockets, واتە سەیری گیفانەکانی بکەن. Then find the chest. پاشان سندوقە دەریاوانیەکە بدۆزنەوە. A little while later, one of the upstairs window was thrown open and someone shouted out to the blind man, Pooh, someone's been in the chest. A little while later, واتە کەمێک دواتر. One of the upstairs window was thrown open. یەکێک لە پەنجەرەکانی قاتی سەرەوە کرایەوە. And someone shouted out to the blind man. و کەسێک هاواری کرد بۆ پیاوە نابیناکە. Pooh, someone's been in the chest. واتە Pooh ئەو ناوی پیاوە نابیناکەیە. یەکێک هاتۆتە ناو سنووقە دەریاوانیەکەوە. مەبەست ئەوەیە کە یەکێک سنووقە دەریاوانیەکەی کردوتەوە و دەستکاری شتەکانی کردووە. Isn't it there? Pooh asked angrily. واتە لەوێ نییە؟ ئەمە Pooh ئەم قسەی کرد بە تووڕەییەوە. The money is here, but there is none of Flint's writing, the man replied. پارەکە لێرەیە, بەڵام هیچ یەکێک لە نووسینەکانی فلینتی تیانە. The man replied. واتە پیاوەکە وەڵامی دایەوە. It's these people of the inn. It's that boy. Why didn't I take his eyes out? Cried the blind man, Pooh. ئەوە خەڵکی میوانخانەکەن. ئەوە ئەو کوڕەیە. بۆچی چاوم دەرنەهێنا? Cried the blind man. واتە پیاوە نابیناکەم قسەی کرد. They were here earlier. The door was locked when I came. Go and find them. ئەم قسەیەش هەر قسەی پیاوە نابیناکەیە کەوتی پێشتر لێرە بوون. دەرگاکە داخرابوو کە من هاتم. Go and find them. بڕۆن و بیاندۆزنەوە. Just then came the whistle we had heard before, and it came from the direction of the village. هەر ئەو کاتە دەنگی فیکەیەک هات کە پێشتر ئێمە گوێمان لێبوو. و ئەم فیکەیە لە ئاڕاستەی گوندەکەوە هات. Dirk has blown the whistle again, said one of the men. Dirk جارێکی تر فیکەی لێایەوە. یەکێک لە پیاوەکانە مەیوت. That means
he's seen someone coming. Let's leave. ئەمەش معنای ئەوەیە کە کەسێکی بینیوە کە بەرەو ئێرە دێت. با بڕۆین یاخود با ئێرە جێبێڵین. Keep looking, Pooh shouted angrily. بەردەوام بن لە گەڕان. Pooh هاواری کرد بە تووڕەیەوە. The boy and his mother can't be far away. کوڕەکە و دایکی نابێت لەم ناوە زۆر دوور بن. We almost have it. And you want to run away? ئێمە زۆر نزیکە کە هەمان بێت. مەبەستی ئەوەیە کە زۆر نزیکە کە مناڵەکە بگرن لەگەڵ دایکیا و ئەو نووسینانەی فلینتیان دەست بکەوێت. And you want to run away? و ئێوە ئەتانەوێت ئێرە جێبێڵن یان ئەتانەوێت ڕابکەن. You'll be as rich as king if we find it. ئێوە وەکو پاشاکان دەوڵەمەند ئەبن ئەگەر بیدۆزینەوە. مەبەستەوەی ئەگەر نووسینەکانی فلینت بدۆزنەوە. Hang it, Pooh. Hang it وشەیەکی کۆنە کە نزیکە لە وشەی دامت کە واتە بە نەفرەت بیت. تقریباً واتە بە نەفرەت بیت. لێرە داوتوتی Hang it, Pooh. واتە بە نەفرەت بیت Pooh. یان شتێکی لەو بابەتە. Why don't we go? بۆچی نەڕۆین؟ We've got the bag of money. واتە یەک جانتا پارەمان دەستکەوتووە. said one. یەکێک ئەم قسەی کرد. Pooh started to hit the man with his stick. Pooh دەستی بە لێدانی ئەو پیاوە کرد بە دارەکەی کە بە دەستیەوە بوو. As the fight went on, کاتێک کە شەڕەکە بەردەوام بوو, the sound of horses galloping came from the top of the hill. دەنگی پێی ئەسپەکان ئەهات لە لووتکەی گردەکەوە. The sailors quickly stopped fighting and ran away. دەریاوانەکان بە خێرایی وازیان لە شەڕکردنەکە هێنا و ڕایان کرد. Leave Pooh anxiously tapping up and down the road alone. پویان بەجێ هێشت کە شپرزە بوو ئەم داری کە بەدەستیەوە بوو ئەیکێشا بە جادەکەیە بە تەنهایی. یعنی کەسی لێ نەمابوو هەر خۆی بە تەنیا مابوو ئەمیش نەیەزانی چی بکات ئەڕۆژ بۆ ئەم لا ئەڕۆژ بە ئەو لا مەبەست لەوێ. Just then 4 or 5 horses appeared in the moonlight. Just then واتە هەلەو کاتەیە 4 یاخود 5 ئەسپ دەرکەوتن لە مانگاشەوەکەیە. Galloping down the hill towards the inn. بە گردەکەدا غاریان ئەدا بۆ خوارەوە بەرەو ڕووی میوانخانەکە. و لە پێشترا بیرم چوو کە گاڵپ واتە غاردان. لە پێشترا تێی بوو لە بیرم چوو بیکەم با کوردی. Pooh screamed and, not knowing in which direction to go, ran right under the first horse. Pooh screamed. واتە Pooh هاواری کرد. Pooh وەک لە پێشتر ڕوومان کردەوە پیاوە نابیناکەیە. هاواری کرد و نەیەزانی بۆ چ لایەکەوە بڕوات بەرەو لای ڕاست ڕای کرد ئیتر کەوتە ژێر ئەسپەکەوە کەوتە ژێر یەکەم ئەسپەوە. Down he went with a terrible cry. کەوت بە هاوارێکی سامناکەوە. The horses came to a stop and I recognized the boy that had gone from the village to get Dr. Livesey. ئەسپەکان هاتن بەرەو شوێنێک و لەوێدا وەستان و من کوڕەکەم ناسیەوە کە ڕۆشتبوو بۆ ئەوەی دکتۆر لێڤسی بانگ بکات. With him were several law officers who he had met on the way to the doctor's house. لەگەڵ ئەودا واتە لەگەڵ کوڕەکەیە چەند ئەفسەرێکی یاسایی هەبوو کە ئەم کوڕە لە ڕێگەی ئەوەی کە ڕۆشتبوو بۆ ماڵی دکتۆر لێڤسی لە ڕێگەی ماڵی دکتۆر لێڤسیە بینی بوونی. Pooh was dead. پیاوە نابیناکە یاخود Pooh مردبوو. We went back to find my mother and carry her to the village. ئێمە ڕۆشتینەوە بۆ ئەوەی دایکم بدۆزینەوە و بیبینەوە بۆ لادێکە یاخود بیبینەوە بۆ گوندەکە. There she recovered well after a little while. دواتە لەوێ دوای ماوەیەکی کەم دایکم باش بوویەوە. The law officer rode on to nearby bay, but they were too late. The strange ship had already gone, and probably the rest of the pirates with it. ئەفسەرە یاساییەکان ڕۆشتن بۆ کەنداوە نزیکەکە بەڵام زۆر درەنگ بوو ئەو کاتی کەوان گەشتن. کەشتیە سەیرەکە ڕۆشتبوو. مەبەستەوەیە کە کاتێک ئەمان گەشتون کەشتێکە ڕۆشتبوو. And probably the rest of the pirates with it. و لەوانەیە تێکڕای
چەتە دەریاییەکانیش لەگەڵیان ڕۆشتبن مەبەستەوەیە کە لەگەڵ کەشتەکەیان ڕۆشتبن. When the leader of the men, Mr. Dance, returned from the bay, I told him everything that had happened. کاتێک کە سەرکردەی پیاوەکان Mr. Dance لە کەنداوەکە گەڕایەوە هەموو شتێک کە ڕووییا بوو پێم وت. They wanted something more than the money, you say? Well then, Hawkins, what on earth were they trying to find? He asked me. Mr. Dance وتی تۆ ئەڵێیت شتێکی زیاتر لە پارەکەیان ئەویست؟ ئەگەر وایە ئەو شتە چی بوو کە ئەیانویست بیدۆزنەوە؟ I believe I have what they want in my pocket, I replied. منیش جوابم دایەوە وتم وابزانم ئەو شتێک کە ئەیانویست لەناو گیفانی منایە. And I would like to get it to Dr. Livesey so that it will be safe. و منیش ئەمەوێت ئەو شتە ببەم بۆ دکتۆر لێڤسی بەم شێوازەش بە سەلامەتی ئەمێنێتەوە. Of course, boy, he said. بەدڵنیاییەوە کوڕم یاخود بەدڵنیاییەوە کوڕەکە. ئەمە Mr. Dance ئەم قسەی کرد. Yes, I shall go there myself and tell him all about this. بەڵێ ئەبێ خۆشم بڕۆم بۆ ئەوێ و ئەمانەی هەمووی پێ بڵم. Why don't you come with me? بۆچی نایت لەگەڵم؟ بەم شێوازەش ڤیدیۆی ئەمڕۆمان کۆتایی هات. ئەگەر سوودتان لێبینی بوو بە هاوڕێکانتانی بنێرن و تاوەکو ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ.